ئەمە چرکەساتی تەقینەوە خۆکوژیەکانی ڕووداویەکی شوباتی ساڵی 2004 کە هاوکات یەکەم ڕۆژی جەژنی قوربان بوو. لەو دوو کردەوە خۆکوژیەی سەر بارەگای لقی دووی پارتی و مەڵبەندی سێی یەکێتی 103 کەس شەهید کران و 246 کەسیش بریندار بوون کە بەشێکی زۆریان سەرکردە و کادری ئەو دوو حیزبە بوون. ئەو ڕۆژەمان دانابوو کە لە مەڵبەند و پاتیش لق و حزبەکانی تری شەروە کۆبینەوە پێشوازی لە خەڵک بکەین و بە چەند سەعاتێک و هەم خەڵکەکە بینین هەمیش وەکو ئومێدێک خەڵکەکە پێی خۆش بوو کە یەکتر بینیتەوانە، بەڵام بەداخەوە تەوان خەڵکەکی مێشک تاریک و دواکەوتوو بە ناوی ئیسلامی پیرۆزەوە ئەو کارە تیرۆریستیان کردبوو. دوای ئێمە چاوەڕوانی ئەوەشمان نەدەکرد بەڕاستی لەبەرەوەی من پێم وایە یەکەم کاری تیرۆریستی بەو شێوەیە کە خۆیان بتەقێنەوە. gelek insanet mazın û serkedeş dezdan gelek kesin aziz û xoşewîst mej dezdan em gelek pêxember bûn yanî rojeka reş bû bo Kurdistanê û her çapaçı Kurdistan. یەکێک لە شەهیدەکانی یەکی شوبات مەحموود هالۆیە، پێشمەرگە شاعیر جێگری وەزیر. هێشتا ئەو کەلوپەلانەی کە لە ڕۆژی شەیدبوونەکەیدا پێی بوون وەکو یادگاریەکی لەیاد نەکراو لەلایەن خێزانەکەیەوە پارێزراون. شا ڕۆژ یەکشەمە بوو، یەکەم ڕۆژی جەژنی قوربان. ئەو کاتەمەنم هەر 11 ساڵ دەبوو، ینی نەبوومە 11 ساڵ. طبعا وەکو هەموو منداڵێک خەریکی خۆشی و شادی و جەژنانە و گەڕان و سوڕان بووین. دەوروبەری ساعت 11 چۆن بڵێ شڵەژاویەک دروست بوو لە ناو عایلەمان بەڕاستی کەوکو لە بیرمە لە ماڵی مام بووم. ئیتر خەبەر هاتووتیان بریندارە و شتێکی وا ڕوویداوە و بەداخەوە ئیتر دوایە بەدەچووکە هەر هەمان کات شەهید ببوو. ڕۆژێکی تا بڵێ بەڕاستی کارەسات بوو، کارەساتێکی ناخۆش بوو. بەنسبەت ئێمەوە بەڕاستی کەلێنێکی زۆر گەورەی دروست کرد، قەت ئەو زامە سارێژ نابێ بەڕاستی، بەڵام پێی سەربرندین، پێی سەربەرزین بەڕاستی. ساڵی 2004 هەمووینەیە ئەو کەلوپەلانە بوون کە ئەو ڕۆژە پێی بووە، ینی ئەمەیان ئەو ساعتی لە دەسا بەڵێ ئەم ساتێزوە هەتا پەڵەی خوێنەکەشی پێوە دیارە ماوە. شتێکی تر کە گرنگە ئەم دراوەیە شوێنی سازمە و هەروەها کۆمەڵێک پەڵەی خوێنی پێوەیە. ئەمەشان دووە دەستنووسە کە ڕۆژێک پێشەوەی شەهید ببێ لە سویەکی یەک نووسیوێتی و پاراستومانە. هەروەها مەتریشان داوانامەیە، ینی دوهەمین داوانامە کە بووی هاتووە لە 29 لە لیژنەی ناوچەی خۆیە بەڵی پارتی دموکراتی کوردستان. ئەمەشان مۆبایلەکەیتی کا و ڕۆژە پێی بووە تەبان ئەوەشیان هەر تێکشکاوە شاشەکەی تێک چووە. ئەمەشان هەمووی بە شوێنی ساچمە بردراوە، ینی تەقریبەن کە لە گیرفانیاندا بووە هەر تەوا بڕاوە. ئەمانەی تریش نوکەکانیان لێ بوویتەوە. ئاسەواری سازمەی بەڕوونی پێوە دیارە. هەروە چەرخ و قەلەم و تەبەن قەلەمەکان هەویە و گشتەکانی ئەو کاتەوە کە پێی بووە ڕۆژە. ئەوانەی خۆیان لەو کردەوە تیرۆریستیەدا بریندار بوون یاخود کەسێکی نزیکیان شەهید بووە، هێشتا برینەکانیان ساڕێژ نەبووە. ئەو کوڕەکە هات سەیدانی عەلێرەکە ڕیزەکە بوو ئەو هاتە مشایەتیانی کرد ئەوەی بەڵام شانازی بە قوربانیەکانیانەوە دەکەن کە پێکەوە خوێنی خۆیان تێکەڵ کرد و بوون بە نیشانەی تەبایی. میوانەکان کە داهات نەژووری ئەمیش هەر وێنەی خۆم دەکرد، هەتا سووری خۆم دەکرد بە کامێراکەم کە هات تۆقەی یەکەمی کرد، تۆقەی دووەمی کرد، تۆقەی سێمی کرد. بەداخەوە لەو کاتەش مام حەسەن شۆفەر برای کاک سعدی ئەحمەد پیرا بە خۆی و کوڕی و وە کوڕی و ئامۆزای و کوڕی ئامۆزایەکەی یەک ڕێز لە دوای کات نەژوورە لە ڕێزەکە بوون. تیرۆریستەکە چی کرد؟ تیرۆریستەکە ئەوە نەبوو برێ لە سڕەکە بێتن، خۆی خزانن ناو ڕێزەکە هات بەس زەبت هاتە ئەو شوێنە ئەلێرە خۆی خزاند چەند تۆقەتی کرد بەداخەوە لە دەستی شەید ئاسۆ معەلیم ئەو کاتی خۆی تەقاندەوە. دەنگەکەم لە بیرە
و پێشم وایە منی فڕێدا بۆ یعنی مەترێک ئاوا لە شوێنی خۆمەوەی تر چەند ساتێک ئاگام لەخۆ نەمابوو تاوەکو چاوم کردووە تەماشام کرد نەم دەتوانی ئاور بدەمەوە بریندار بووم بەڵام هەستم کرد ڕەفیقەکان و هەندێکیان لاشیان دیارە و کەوتون و برینەکانیان هەن ئاگام لەوەی نەبوو نەمەزان چی قەوماوە بەڕاستیەکەی. چوومە من کە گەیشتمە تاواریەکە ئەمنیان بردە تەواوی ئەو کاتە سەیرم کرد چەندین شەهید و برینداری پارتیڵقی دوی پارتی ئەلێ دانرا بوو بەداخۆ شەهید عەبد نەریمانی ئەو کاتی نایە تەنیشتە من ناو بەتەنێکی بوو بۆند ئەوەی لێداهات بۆند ستا کە شەهید بوو ئەلێ دەر ئەویش شەهید عەبد نەریمان ئەو کاتی بەڕێوەبەری پۆلیسی هەولێری کردەوە تیرۆریستیەکەی یەکی شوبات کوردانی هەموو جیهانی هەژاند بەڵام زیاتر لە دەوری یەک کۆیکردنەوە. لە ئەڵمانیا بووم ئەو سنگیا کنجی بیم لە ئەڵمانیا مالەمەل وێرێ بوو بەیانی ئەمڕا بین ئالاساس و وەکی هەر ساڵ وەکو عرف و عادەت و جەزنانە پیرۆزبایی لێکو دەبکین برادێکی تەلەفۆنامە کرد گوتی شەوکەت شێخ و محەموود و هەردوو بریندارن پشتی دەمێکی کورد تقریبا نیم ساعتێکی خزمێنمان ناسمە دۆست و برا حەڤال حەمی هاتن دەمە پۆشی هم چون کۆمەڵێکە کوردی هەبوو لێرێ حەمیە تازیەک دەینا و تازیەکە گشتی مەڕاگەهان مە هەنگە زانین شەهید بوون و ڕاستی نەخۆشترین ڕۆژ و دژوارترین ڕۆژی بوومە قەد و قەت ناتوانین ئەو شەهیدانە لەبیر بکەین جێگاشیان هەر دیارە و بۆشایەکی زۆریان هێشتەوە لە ناو یەکێتی و لەناو پارتی لەناو کۆمەلگای خۆمان ناو بنەماڵەکانیان و برادەرانیان دۆستەکانیان. بەڵام ئەوەی کە ئێمە پێی سەربەرزین و سەربەرزین ئەوەیە کە ئەو دەرسۆزی و ئەمەکداری و وەسفە باشەیە کە لەلایەن هاوکارانی و خەڵکیەوە پێ دەکرێت یعنی ئێمە کۆمەڵێک دەستوسمانەیە هەمووی شاهدی ئەوە کە ئەو کاتیش خەڵک سپاس بخوا لێ ڕازی بووە ئێترەوە بۆ ئێمە سەربەرزیە ڕاستە ئێمە ئەومان لە دەستداوە بەڵام شانازیەکی تۆمار کرد کە ئێمە پێی سەربەرزین بەڕاستە. تیرۆریستان توانیان جەژنی قوربانی ئەو ساڵە بکەن بەشین بەڵام خوێنی بە ناغڕژاوی کورد بوو بە هەوێنی تەبایی و پێکەوە کارکردنی زیاتر کە دواتر لە تێکشکاندنی داعشدا لەسەر دەستی پێشمەرگەی کوردستان لە هەموو جیهاندا دەنجیدایەوە.